بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قوو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش دەکرێت. بەناوی خی گەورە و میێرەبان بینەران و بیسەرانی کەناڵی پەیام، سلام علیکم ڕحمەت الله وبرکاتو. خۆشحاڵم جارێکیکە لەگەڵێەوەی بەڕێزا بین ئینشاءالله لە بەرنامەیەکە لە بەرنامەی خوان دروستی یا خۆراک دروستی کە ئێمە لە بیدایەتی مانگی ڕەمەزانەوە باسی پایەکانی لەش ساغەیەکەین بەڕاستی لەگەڵێەوەی بەڕێزە یەک دنیای زانیاری بە ئێوەی بەڕێزمان گەیاندووە، بەڵام ئەمڕۆژ بابەتێکی یەکجار گرنگمان هەیە. ئەم بابەتە ئەویش پەستانی خوێن، زیابوونی پەستانی خوێن. زۆربەی زۆری ماڵەکانی ئێمە بەڕاستی پێچێ یەکێکی تیا بێ کە کێشەی پەستانی خوێنی هەبێ، بۆیە ئەم بەرنامە تایبەتە بۆ ئەو. ئەگەر بێت و پایەکانی لەش ساغی ئێمە جێبەجێ بکەین لە ژیانی خۆمانە، ئەوە تووشی پەستانی خوێن، زیابوونی پەستانی خوێن نابین. ئەگەر بیدایەتی ڕەمەزانەوە لەگەڵ ئێمەیا بوویتە، ئەوە جێبەجێی ئەو خاڵانەی بکەی و ئەو ڕێنمایانەی کە ئێمە بە ئێوەی بەڕێزمان گەیاندووە، تووشی پەستانی زیابوونی پەستانی خوێن نابی. باسی ئەوە ناکەم 20% باسی ئەو 20% هۆکارە 20% ناکەم کە هۆکارەکەی لەوەیە ویراسی بێ یان ویکە هۆکارێکی تر بێت ئێمە لە ژێر کۆنتترۆلی دەستی ئێمەیان نەبێ یا خۆتان نەبێ بەڕاستی، بەڵام باسی ئەو 80% کە هۆکارەکەی یەکێک لە هۆکارەکانی پەستانی خوێن دوای دێ زیابوونی پەستانی خوێنتان بۆ ڕوونەکەمەوە. بۆیە ئەگەر لە بیدایەتی بەرنامەکانەوە لەگەڵمان نابوویتە، ئەم هەڵقانەی کە پێشوو باسمان کرد یەکجار گرنگە بۆ تو. ئەسڵەن یەکەم خاڵ تووشی پەستانی زیابوونی پەستانی خوێن نابی. خاڵی دووەم ئەگەر تووشی پەستانی خوێنیش بووبیت کۆنتترۆڵیەکەی. بۆیە ئەمەڵقەیە بۆ ئەو کەسانەیە کە زیابوونی پەستانی خوێنانەیە. بەڵام پێشەوەی بڕۆمە سەر بابەتەکە، وەکو هەمیشە ڕوینە لای بەڕێزان بابزین ئەمڕۆ چیان بۆ ئامادەکردوین بۆ هەڵقەی ئەمڕۆ. فەرموو لەگەڵمان نابن ئینشاءالله. سلام علیکم. علیکم السلام بەخێر بێت. ئەمڕۆ باسی پەستانی خوێن دەگەم ڕێک بۆ زەڵاتاتی لێرەیە گرنگجەکە هەچەنە لەوێشتە دوای پێتەڵم من لێرە بەرزیانەکەم تۆ لێرە بەرزیان داچێمە چیمان بۆ ئامادەکە. بەخێر بێتەوە. سلام خۆشحاڵم ڕۆژانێکی دیکە خۆراک دروستی لەگەڵتان بەردەوام بووم. ئەمڕۆ وەکو ڕۆژانی پێشتر دوو نوع زەڵاتە حازر کردووە. زەڵاتەی یەکەمیان زەڵاتی شلکە لەگەڵ ئەڤۆکاد هینە عەفوو بلوبێری. ئەو پێکاتی سەرێکی شلک لەگەڵ بلوبێری، لەگەڵ کاهوو، لەگەڵ ئەڤۆکادۆ، لەگەڵ سێو، لەگەڵ پرتەقاڵ. سۆسەکەی هەر شلکم بەکارهێناوە، لەگەڵ زەیتی زەیتون و ئەولیمۆی فرێش، لەگەڵ کەمێک هەنگوێر. ئەو بۆ سۆسەکەی. بۆ زەڵاتی دووەممان مەعکەرۆنیە. ئەو نوع مەعکەرۆنیە لەگەڵ پەنیر، لەگەڵ ئەم جۆرە زەیتونە بێناوکە، لەگەڵ تەماتۆ خێر. بۆ کەشی ئاوی پرتەقاڵ لەگەڵ ئاوی لیمۆی فرێش، لەگەڵ کەمێک لەم فستقە هاڕاوە بۆ دەنگکۆڵەکەی هەروەندە. سەرخۆش بزۆر سپاس. ئیشەکە بە ئینشاءڵڵای نەوە ئینشاءڵڵە خزمەت بەخێر بێت دکتۆر. سپاسەکەم جیت. وەڵاهی من برنجێکی سپی احتیاجی ئامادەکەم لەگەڵ سوپێکی گێزە هینە قاچکە مە شێوەی کریمی بیاڵن. ئەم قاچکە لەگەڵ چکن کرێم ئامادەکەم بە سەنگی بریشکە کرێ و لەگەڵ قاچکایە. ئەو سێ بابەتە ئامادەکەم و ئینشاءڵڵە خزمەتتان. سپاسەکەم. بابەتێکی گرنگم هەیە من ڕۆم ئێوە جار بەجار گوێم لێ بگرم. وەڵاوێت گوێ گرین دێ باش. بەڕێزان خۆشەویستان، وەکو وتم ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەم ئینشاءڵڵا، ویش بابەتی زیابوونی پەستانی خوێن. زیابوونی پەستانی خوێن ئەمڕۆ بابەتێکی گرنگە. پێچێ وەکو باسم کرد یەکێک لە ماڵ ینی ماڵێک ئیلا یەکێکی تیا بێ احتیمالە یەکێکی تیا بێ ئەو کێشەی تیا بێەوە تا زیابوونی پەستانی خوێن. ئەم بەرنامەی ئەمڕۆ بۆ ئەوەیە بۆ ئەو نەفرانە کە پەستانی خوێنیان هەیە، بۆ ئەوەی ژیانیان کۆنتترۆڵ کەنەوە، تووشی مزاعفاتی ئەو پەستانی زیابوونی پەستانی خوێنە بڕوا بکەن. بەڕێزان بەس بە گوێی برای خۆتان بکەن. ئەمڕۆ هەر کەسێک پەستانی خوێنی هەیە، زیابوونی پەستانی خوێنی هەیە، ئەگەر ئیسفادەی نەکرد با گلەی بکە. بۆیە
با لەگەڵمایە بن با باسی بابەتە بکەین بە شێوازێکی ئاسان و بۆ ئەوەی ئێوەش لی تێ بگەن. باش خاڵی یەکەم جارێ با بزانین بۆچی من ناڕۆمە زۆر قوڵایی بابەتەکەەوە بڕۆی نەغز قوڵایی پزیشکیەکەیەوە، بەڵام شتێکی بەسیتان بۆ باسەکەم بۆ ئەوی بزانن ئەسڵەن بۆچی پەستانی زیابوونی پەستانی خوێن دروست دەبێت. تاوان خودی خۆی هەرەبێ پەستانی خوێنە دەبێت لە پەستانی خوێن هەبێ، بەڵام بۆچی زیابێ؟ هۆکاری زیابوونەکەی چییە؟ هۆکارەکەی تەمان من ناڕۆم بە بوارە پزیشکیەکەیەوە زیاتر قوڵایی جوجۆرە پرایمەری و نازانم سەکەندەری ئەوانە ناڵێم، بەڵام هۆکارەکەی دوو بابەتە بۆ ئەوەی ئێوە لێی تێ بگەن. خاڵی یەکەم پێوتێ دەرچوونی خوێن لە دڵەوە، واتە زەختی دڵ کاتێ ئەم خوێنە دەرەهێنێ باشە پاڵی پێوە نا بۆ لەش، واتە زەخت پەستانی خوێن یەکسانە بەچی؟ پەستانی خوێن یەکسانە بەو خوێنەی کە لە دڵەوە دڵ پاڵی پێوەنیا بۆ لێش. ئەم پاڵ پێوەنانە ئەمە یەکەم. دووەمیان چییە؟ دووەمیان بەرگری دەمارەکانە. چۆن چەندە دەمارەکان بەرگری هەیە، واتە لە ناو ئەو دەمارانە پەستانەکەی چەندێکە، چکە تۆ دڵت هەیە دڵ پاڵ بە خوێنەکەوانە، وەکو چۆن تۆ بۆ ڕیەک لە ماڵەوە ئاوەکە قوفڵەکە بکەرەوە، قوفڵەکە چەندێ سەریع بێ، چەندێ زەختی زۆر بێ قوفڵەکە ئاوەکەی کە بە بۆ ڕێکەیە دێ، ئەو ئاوە بە بۆ ڕێکەیە دێ، بۆ ڕێکە چی هەیە؟ بۆ ڕێکە بەرگریەکی هەیە، تەبعاً بەرگریەکەی هەیە و زەختی ناو بۆ ڕێکە چەندێکە. ئەمە پێوتێ پەستانی خوێن، واتە پەستانی خوێن یەکسانە بە دووبارەیەکەمەوە، پەستانی خوێن یەکسانە بە پاڵنانی خوێن بە ناو دەمارەکانە لە دڵەوە، لە دڵ و لەگەڵی شایە خودی خۆی بەرگری دەمارەکە. ئەمە پەستانێکمان بۆ دروستەکە. ئەم پەستانە پێوتێ پەستانی خوێن. هەمووتان لاتان ڕوونە کە 120 لەسەر 80 کە ڕێژەیەکی هاوسەنگە یان 110 لەسەر 70 ئێستاکە ئەڵێن ڕێژەیەکی هاوسەنگ بە، واتە ئەگەر پەستانی خوێنەکە و 110 لەسەر 70 بێ ئەمە ئەڵێن طەبیعیە، واتە ئەو زەختەی کە لە ناو دەمارەکەیە ئەبێ لە 110 بۆ 110 بۆ 70 بێ. 110 بەرزەکەیەتی 70کە نزمەکەی، واتە بەم شێوازەی. باشە بۆچی پرسیارەکە لێرەیە بۆچی پەستانی خوێن دروستە بێ، زیابوونی پەستانی خوێن دروستە بێ؟ وازحە، یعنی هۆکارەکەی یە ئیمما ئەگەڕێتەوە بۆ دڵ کە هۆکارەکانیشی لەم لاوەیە، یعنی سەرچاوەکەی پاڵێکی زۆر زۆر پێوە بنێ، یانەوە تا خودی دەمارەکانە، خودی دەمارەکەیە. دەمارەکە چی لێ دێ؟ چی لێ دی ئەم دەمارەیەوە بەم شێوازەیە پەستانی خوێنەکە زیابێ؟ دەمارەکان یەکەم شت تەسکە بنەوە، یەکەم شت تەسکە بنەوە، نەرمی نامێنێ. واتە دەمارەکان بۆچی پەستانی خوێن زیابێ؟ لەبەرەوەی دەمارەکان خاڵی یەکەم لەبەرەوەی دەمارەکان تەسکە بنەوە، یانەوە تا چی ئەبێ؟ یانەوە تا ڕقە بێ. ڕقبوونی دەمارەکان و ڕقبوونی دەمارەکان و لەگەڵ تەسکبوونی دەمارەکە ئەبێتە هۆکاری زیابوونی پەستانی خوێن، ئەبێتە هۆکاری زیابوونی پەستانی خوێن. ئەمە خاڵی یەکەمە. وەکو چۆن سۆندەکەی خۆمان هەر وەکو سۆندەی ئاوەکە ئەگەر ڕق بێ دای بنەی دوایی ڕق بێ یانەوە تا تەسک بێتەوە، ئاوەکە لە نایەوە زەختێکی زۆرەکە بەم شێوازێ. خاڵی یەکەم وەکووتم ڕقبوون و ڕقبوونی دەمارەکەیە یانەوە تا تەسکبوونی. خاڵێکی کە ئێمە لە بیرمان نەچێ، ئەم بابەتی پەستانی خوێنە بابەتێکی تر کۆنتڕۆڵی ئەکا، ڕۆڵی هەیە لێی، ئەویش سیستمی چییە؟ سیستمی دەمارەکانە. کاتێک کە تۆ دەمارەکانت واتە سیستمی دەمارەکان زۆر چالاکە بێ، لە ژێر سترێسا زۆر چالاکە بی، کاتێک کە تۆ زۆر چالاکە بی یانەوە ئەها ئەڵین سترێس مەبە، ئەها ئێمە ئەڵین پایەیەکی لەش ساغی سترێسە. بەڕاستی پایەیەکی لەش ساغی سترێسە بووە لەبەرەوەی لە کاتی سترێزە
لە کاتی سترێسا چییە بێ؟ لە کاتی سترێسا دەمارەکانی خانە دەمارەکان چالاکە بێ، چالاکەکەی زۆرترە بێ. کە چالاکەکەی زۆرتر بوو لێدانی دڵ زیاترە بێ، دەمارەکە تونترە بێ. باشە؟ ئەها تۆ جاری وایە مقابلەیەکی تەلەڤیزیۆنی هەیە، یانەوە تا جاری وایە تەلەبەیەکە ڕوا لە زانکۆ محاضەرەیەکی هەیە. باشە؟ سیرەکە لە خۆتەوە دڵت پەلەپەلەکە و یەکەم جار تا ڕۆیتە بەردەمی تەلەڤیزیۆن. ئەمە ئەگەر بەردەوام بێ یا جاری وایە سترێسی تۆ، ئەمە واو لێکات دەمارەکە و تون بێت بەو شێوازەیە پەستانی خوێن بەرزە بێتەوە. بەڵام ئەمەیان موقەتە. ئەگەر ئەو سترێسە بە بەردەوامی بێ ئەگەری توشبوونی زیابوونی پەستانی خوێن. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم چییە؟ گورچیلەیە. ئەگەر تو خوێ زۆر بخۆی، خوێ ئەها بەڕێزان ئەڵین چی؟ خوێ بۆچی زیابوونی خوێ خراپە؟ لە حەڵقەی پێشوو باسم کرد. بۆچی زیابوونی خوێ خراپە؟ واتە لە 6 غرام زیاتر بخۆی، لە 2500 میلیگرام سۆدیۆم زیاتر بخۆی بۆچی خراپە؟ لەبەرەوەی لە گورچیلە ئاو ڕاکێشیە کە ئاوی ڕاکێشان نەیە، عەفوم کە ئاو ناهێڵێ دەرچێتە دەرەوە. کە ئاو نەهێشت دەرەچێتە دەرەوە سیستەمی ئۆڤەرلۆدی ئاو ئەبێ لە لەشتایە، واتە خوێنەکە بڵاوە بێت گەورەترە بێ، حەجمی خوێنەکە لە لەشتایە گەورەترە بێ. ئێوایە تو ئەگەر ئەو ئاوەیە لە ناو سۆندەکە زۆر بێ گەورە بێ، توش زەختەکە ئەکەوێتەوە سەر چی؟ ئەکەوێتەوە سەر دەمارەکە و ئەکەوێتەوە سەر دەمارەکە، ئەکەوێتەوە سەر دەمارەکە. ئەمە شێکە لە هۆکارەکانی ترە، زیابوونی زیاخواردنی خوێ. خاڵێکی کە لە خاڵەکان هۆرمۆنەکانە. ئەو هۆرمۆنانە خاڵێکی کە لە خاڵەکان هۆرمۆنەکانە. ئەم هۆرمۆنانە کۆمەڵێ هۆرمۆنمان هەیە. بەرپرسە لەسەر چی؟ بەرپرسە لەسەر زیابوونی حەجمی خوێن، ڕاکێشان و نەهێشتنی دەرچوونی سۆدیۆم بۆ لە لەشایە بۆ ئەوی پەستانەکە بهێڵێ. ئەم هۆرمۆنانە زۆرتر چالاکە بن. زیاد زیابوونی زیاد چالاکبوونی ئەم هۆرمۆنانش یەکێک لە هۆکارەکانی چییە؟ یەکێک لە هۆکارەکانی زیابوونی پەستانی خوێنە. ئەمانە زیابوونی چالاکی هۆرمۆنەکان لەگەڵ گورچیلە خوێ هێڵێتەوە، لەگەڵ چالاکبوونی دەمارەکان، لەگەڵ چی؟ لەگەڵ تەسکبوون و ڕقبوونی دەمارەکان هەمووی ئەبێتە هۆکاری بۆ زیابوونی پەستانی خوێن. باشە بەڕێزان، ئێستا زانیتان بۆچی زیابوونی پەستانی خوێن دروستە بێ؟ ئەم هۆکارەکان. ئەی حەل چییە؟ حەل یەکەم شت ئەبێ باری دەرونی چاکەی. یەکەم شت ئەبێ باری دەرونی چاکەی. دووەم شت واجبە لەسەرت وەرزشکەی. سێم واجبە لەسەرت کە خەوت باشکەی. ئەم سیانە چکاها یەکێکیان تێکەدا، یەکێک لەمانە تێکەدا کە تێکیدا تووشی پەستانی خوێنە. دووبارەیەکەمەوە خاڵێک بۆ ئەوەی پەستانی خوێنت ڕێککەیتەوە، ئەبەدەن تووشی مزاعفاتی جەختەکە نەبی، زیابوونی زەخت نەبی یا زیابوونی پەستانی خوێن نەبی، یەکەم شتە بێ وەرزشکەی. باری دەرونی دەبێ ڕێکخەیتەوە، لەگەڵی شایە خەوێکی باشت هەبێ. ئەمجا دێنە سەر خواردن. دێنە سەر خواردن. باشترین خواردن چییە بۆ ئەو کەسانەی کە پەستانی خوێنیان بەرزە؟ ئێمە لە پسپۆڕی وەکو پسپۆری خۆراک بابەتێکمان هەیە، خۆراکێکمان هەیە کە پێ ئەوترێ داش دایەت. ئێمە وەکو پسپۆڕانی خۆراک پرۆگرامێکی خۆراکیمان هەیە لە عالەمە ئێستا پەیڕەو ئەکرێ. ناوی چی ئەم پرۆگرامە خۆراکیە؟ خۆتان بە دوایە بگەڕێن ئازیزان بەڕێزان، خۆتان بە دوایە بگڕێ. بەس من ڕوونێکەمە بۆیەوە. بەرنامە خۆراکیەکە ناوی داش دایەتە. داش دایەت ناوی داشە. باشە؟ ئەم داشە چییە بۆ ئێوەی ڕوونیکەمەوە؟ داش ئەگەر سەیریکەن بەم شێوازەیە داشدایە. ئاوهای یەکەم میوە و سەوزە زۆرە لە پرۆگرام لە خۆراکەکە. دووەم نانی سپی لا ئەبەی لە بەرنامەکەتە. نانی سپی ئەبێ لابەری. نانەکەەوە بێ بە نانی دانەوێڵەی تەواوی کەم خوێ. دووبارەیەکەمەوە خاڵی یەکەم
سەوزە و میوەکانە بێ لەسەر سفرەکە و بە بەرداوامی هەبێ. خاڵی دووەم نانی سپیلا ئەبەی لە بەرنامەی خۆراکێکەوە، نانی سپیلا بەرە، نانەکەەوە بێ نانێکی دانێوەڵەی تەواو بێ کەم خوێ دووبارەیەکەمەوە. ئەم جارە نیسک و نۆک و لۆبیا و ماش و فاسوڵێ گەورەترین نیعمەتی پرۆتینەکەتە. خاڵێکی تر چەرەساتی بێ سوێر، کەم سوێریان سوێر نەکراو باشە، و لەگەڵیشایە مریشک و ماسی مشکلەیان نییە لەسەر چاوەکە، لەگەڵیشایە چەوری بێ دووبارەیەکەمەوە چەوری گۆشتی سوور کە ئەیخۆی بێ چەوری بێ، واتە بەزی لەگەڵا نەبێ، دووگی لەگەڵا نەبێ. تۆ ئەگەر پەستانی خوێنت لەلا بێ ئەمە پێوترێ داژدایەت. ئەم داژدایەتە ئەمە پلەیتەکەیە، ئەمە قاپی داژدایتەکەیە. قاپی داژدایتەکە ئەبێ لە ڕۆژێکە بەیانی نیوە ڕۆ ئێوارە سەوزە و میوە و هەبێ. ئێستا پێتان ئەڵێم بۆ سەوزەیە، بۆچی گرنگە سەوزە؟ خاڵی دووەم لایەکی قاپەکە و ڕوبعێکی قاپەکە و بە کەمیە بێ دانیۆڵەی تەواو بێ، نانی گەنمی تەواو یان نانی جۆی تەواو ئەگەر حەساسەتت بە گەنم و جۆ بێ وەشتێکی تری گۆڕی بە دانیوەڵەیەکی تر، بەڵام کەم سوێر بێ، نابێ خوێی زۆر بێ. و لەگەڵیشایە ئەو پرۆتینەی ئەیخۆی یا ئیما نیسک و نۆک و لۆبیا ئەوانە بێ، یانەوە تا گۆشتەمەنیەکان بێ کەم چەوری بێ. ئەمە داژدایتە بەڕێزە، ئەمە داژدایت، ئەمە داژدایت. باشە، ئێستا لەوەیە پرسیارێ بکەی، ئێستا لەوەیە بەڕێزیە پرسیارێ بکە. ئەم داژدایتە بۆ چۆن ئەبێتە هۆکاری دابەزاندنی پەستانی خوێن، چۆن داژدایت ئەبێتە هۆکاری دابەزاندنی پەستانی خوێن. بەم هۆکارانە یەکەمیان ئەوەی کە من باسم کرد، داژدایتەکە لەبەرەوەی ئەبێتە هۆکاری پەستانی کەمبوونی پەستانیەوە، لەبەرەوەی ئەوەی من باسم کرد ئەو سەوزانە ئیسە باسی یەکەمە هاوانەین باسم کرد، ئەوانە هەمویان لەبەرەوەی پۆتاسیۆمیان زۆرە. خاڵی یەکەم لەبەرەوەی پۆتاسیۆمیان زۆرە، واتە چی خواردنێک ئەگەر نخۆشی گورچیلەت نەبێ خوا نەخواسە، چی خواردنێک هەر خواردنێک پۆتاسیۆمی زیاد بوو بۆ تۆ باشە ئەگەر پەستانی خوێنت هەبێ، بۆ تۆ باشە ئەگەر زیابوونی پەستانی خوێنت هەبێ. لەبەرەوەی پەستانی خوێن وا لە سۆدیۆمەکە بڕاتە دەرێ، ئیتر ئاو لە لەشتا نامێنێ، حەجمی خوێنەکە کەمە بێتەوە، زەختە کەمە بێت. خاڵێکی یەک. خاڵی دووەم، هەر خودی خۆی مەگنسیۆمی تایە، خودی خۆی مەگنسیۆمی تایە ئەو خواردنانە. مەگنسیۆمیش نەرمکردنەوەی هۆکارە نەرمکردنەوەی دەمارەکان، خودی خۆی کالیسیۆمە، کالیسیۆم پڕ کالیسیۆمن ئەو خواردنانە. خاڵێکی کە زۆر گرنگە بەڕێزان ئازیزان، خاڵێکی کە ئەم خواردنانە هەمویان چیان تایە؟ نایتریک ئۆکسایدیان زۆرە. لە دواییە لە لەشە نایتریک ئۆکسایدت بۆ زیادەکەن، واتە نایتریتیان زۆرە. ئەم خۆراکانە نایتریتیان زۆرە، کە خواردنێکش نایتریتی زۆر بوو لە لەشە ئەم نایتریتە ئەبێ بە چی؟ ئەبێ بە نایتریک ئۆکساید. ئەم نایتریک ئۆکسایدە هۆکاری نەرمبوونەوەی دەمارەکانە، هۆکاری نەرمبوونەوەی دەمارەکانە. باشە بەڕێزان، هۆکاری نەرمبوونەوەی دەمارەکان چییە؟ ئەم نایتریک ئۆکسایدێ. نایتریک ئۆکساید خودی خۆی لە لەشتایە دروستە بێ، خودی خۆی نایتریک ئۆکساید لە لەشتا دروستە بێ، بەڵام تۆ ئەو خواردنانەش بخۆی کە پۆتاسیۆمی زۆرە، کالسیۆمی زۆرە، مەگنسیۆمی زۆرە، نایتریتی زۆرە، ئەمانە لە لەشتایە بێ بە نایتریک ئۆکساید و نەرمبوونەوەی دەمارەکان و خوێەکەیش ڕاتە دەرەوە. ئەو کاتە بەڕاستی نیعمەتێکی گەورە ئەبێت و زیابوونی خوێەکە لە لەشتایە و پەستانت بۆ دابەزێ. ئەو خواردنانە چین وا نایتریتی زۆرە؟ خواردنەکان وا نایتریتی زۆرە چییە؟ ئەم سەوزانەیە بەڕێزە، ئەمانە ئەم سەوزانە نایتریتیان زۆرە. لە لەش چیمان هەیە؟ طبعاً جەرگیرمان هەیە، بۆ نمونە سپێناغمان هەیە، باشە، کاهومان هەیە، لەگەڵیایە توورە و لەگەڵیشایە کۆمەڵێ سەوزەی تر. ئەمانە بۆ چی باشن ئەم جۆرانە؟
و چەوەنەریش لەوانەیە واتە چەوەنەرەکە کە باسمان کرد جەرجیرە چەوەنەرە سپێناغا کاهوو تور ئەمانە هەمویان نایترەیتیان زۆرە کە نایترەیت بەشێکی لە دەما ئەم نایترەیتانە ئەبێ بە نایترێت ئەم جا لە شایش لە خوێنی شا نایتریک ئۆکسایدت بۆ بەرزە بێتەوە نەرمبوونەوەی دەمارەکانت ڕۆدە. باشە ئازیزان، باشە خۆشەویستان، باشە ئەم نایترەیتە ئەم سەوزانە واتە خاڵی یەکەم ئەمانە ئەبێتە هۆکار و لەگەڵیشا لە بیرمان نەچێ ڤیتامین سیش ئەوانەی خۆراکانەی کە ڤیتامین سییان زۆرە ئەوانەیش یارمەتی دەرن بەڕاستی بۆ ئەوەی نایتریک بۆ ئەوەی زەخت دابەزێنە لە بەرەوەی پۆتاسیۆمیان زۆر. بەس لە بیرتان نەچێ یەک شتان پێڵێم ئەمە زۆر گرنگە، هەر کەسێک خواردنی نایترەیتیان ئەو خۆراکەی خوارد با نایترەیت بوو چونکە هەنێ بەکتریا هەیە لە دەمایە ئەم نایترەیتە ئەگۆڕێ بۆ نایترەیت ئەیگۆڕێ بۆ نایترێت بۆیە هینێک هەیە هەندێک دەرمان هەیە بۆ پاکەوەکردنی ناودەم تۆ بەکارهێنی دژە بەکتریایە ئەوانە بەکار مەهێنە زۆر چونکە ئەو بەکتریایانە ئەکوژێ لە دەما. باشە ئەو بەکتریایانە ئەکوژێ لە دەما بۆیە گۆڕینی نایترێت بۆ نایترێت کەمە بێتەوە لە نایتریک ئۆکسایدمان زۆر بۆ دروست نابێ. مەسیجەکە گەشت بەم شێوازەیە کە من باسم کرد. باشە خواردنەکان کە وەکو دووبارەیەکەمەوە ئەو خواردنانەی کە نایترەیتیان زۆرە کە لە سەوزەمەنیەکان ناوت باسم کرد. باشە خاڵێکی کە بۆچی داشدایت باشە لەبەرەوەی ئەمانەی تایە، بەڵام خاڵێکی کە لەبەرەوەی دوو مادەی ترمان هەیە، یەکێکیان ئێڵ-ئارجینینە، ئەمینۆ ئەسیدێکە ئێڵ-ئارجینین. ئێڵ-ئارجینین یارمەتی دەرە بۆ دروستبوونی نایتریک ئۆکساید. دووارەیەکەمەوە ئێڵ-ئارجینین یارمەتی دەرە بۆ دروستبوونی نایتریک ئۆکساید. ئێڵ-ئارجینین لەکوێیە هەیە؟ ئێڵ-ئارجینین لە چەرەساتە هەیە، ئێڵ-ئارجینین لە گۆشتا هەیە. زۆر گرنگە ئەم ئێڵ-ئارجینینە، زۆر گرنگە ئەم ئێڵ-ئارجینە. ئەو خۆراکانەی کە دەوڵەمەنە بە ئێڵ-ئارجینین نایتریک ئۆکساید شت بۆ زیادەکا لە لەشە. وەکووتم بۆیە خودی خۆی نایتریک ئۆکساید دروستە بێ لە لەشتایە. باشە بەڵام مادەیەکی ترمان هەیە، ترشامینەیەکی ترمان هەیە کە ناوی سیترۆلینە. ئەمە یارمەتی دەرە بۆ دروستبوونی ئێڵ-ئارجینین. ئەم سیترۆلینە لەکوێیە هەیە؟ لە شوتیا هەیە. ئەمە لەکوێیە هەیە؟ لە شوتیا هەیە. بۆیە زۆر گرنگە شوتی و کاڵەگ و ئەمانە ڕۆڵێکی باشیان هەیە بۆ دابەزاندنی پەستانی خوێن. دووبارەیەکەمە بۆ ئەوەی بەڕێز ئاسانی. ئەو خۆراکانەی کە داشدایت باسمان کرد، ئەو خۆراکانەی کە پێڵین داشدایەت، بۆچی داشدایەت؟ بۆ داشدایەت یارمەتی دابەزاندنی پەستانی خوێنەکە لەبەرەوەی داشدایەت دەوڵەمەنە بە پۆتاسیۆم، دەوڵەمەنە بە کالسیۆم، دەوڵەمەنە بە ڤیتامینەکان بە تایبەت ڤیتامین سی، دەوڵەمەنە بە نایترەیت کە لە لەشابێ بە نایتریک ئۆکساید بەرزەکاتەوە نەرمبوونەوەی دەمارەکانت بۆ دروستەکە. ئەو خۆراکانە لەبەرەوەی دەوڵەمەنە بە ئێڵ-ئارجینین، لەبەرەوەی دەوڵەمەندە بە چی؟ بە سیترۆلین وەکووتم وەکو شوتی و کاڵەگۆمانە. ئەو داشدایتە پڕی ئەم خۆراکانەیە کە یارمەتی دەرتە بۆ دابەزانینی پەستانی خوێنەکەت. ئەو کاتە ئەگەر بێت و لەگە ورزشەکەیە بیکەی و لەگەڵی شایە پس باری دەرونیت و خەوەکەت وەڵڵاهی کۆنتڕۆڵی پەستانی خوێنەکەتەکەی. باشە ئازیزان و بەڕێزان، ئەمە بابەتی پەستانی خوێن بۆ دروستە بێ. ئەمە چی بکەین ئێمە پەستانی خوێنەکەمان دابەزێنین؟ ئەم جا یەک شتم ماوە. باشە ئێستا من پێتانم وت، پێم وتن چی؟
من پێم وتم ئەو خۆراکانە پێم وتن هۆکاری پەستانی خوێنی زیابوونی پەستانی خوێن چییە؟ پێم وتن کام خۆراکانە بخۆن، ئەو کەسەی پەستانی خوێنی بەرزە کام خۆراکە بخوا، ئەمەیشم پێوتن. و پێشم وتن بۆچی ئەم خۆراکانە پەستانی خوێنت دابەزێنێ، ئەم سێ خاڵم بۆ باسکردن. ئەی باشە لەوەیە تۆی بەڕێز پرسیارکەی ئەی واز لە چی بێنم؟ واز لە چی بێنم؟ بەڕێزان خۆشەویستان ئازیزان، تۆی ئەگەر پەستانی خوێنت زیاد هەیە، واتە ئەگەر زیادبوونی پەستانی خوێنت هەیە، نابێ بە هیچ شێوازێک خۆراک لە ئیستە بەدواوە، خۆراکی شیرینیەکی زۆر شەکری دەستکرد تکام وایە بۆ ئەوەی دووبارەیەکەمەوە بۆ ئەوەی چەواشەکاری نەبێ. ئێمە لەگەڵ شەکری دەستکردانین، ئێمە لەگەڵ فرکتۆزێکی زۆرانین کە لە دەرەوە دروستەکرێ، ئێمەی پسپۆری خۆراک لەگەڵ ئەو شەکرە دەستکردانە نین، لەگەڵ های فرکتۆز دایتانین، های فرکتۆز سیرەپانین، لەگەڵ ئەو جۆرە شەکرە دەستکردانە، لەگەڵ شەکرە سەناعیەکان، لەگەڵ شەکرە شیرینیەکان کە بۆ ناو منتەجەکانی ئەنواع وەشکال بەکارێ، ئێمە لەگەڵ ئەوەیانین، ئەوانن هۆکاری زیابوونی پەستانی خوێن. بەڵام ئەگەر شەکرێ بەشێک بێ لە خۆراکەکەت وەکو نیسک و نۆک و دانێوەڵە، ئێمە لەگەڵ ئەو شەکری باشە. بۆیە تۆ ئەگەر زیابوونی پەستانی خوێنت هەیە، تکام وایە لەبەر خاتری خودی خۆت بۆ ئەوەی ئەم بەرنامە ئێمە بەس ئەوەیە بمانەوێت چاکەیە بۆ ئێوە بکەین ئینشاءڵڵا، ئەگەر خوای گەورە قبوڵیکە. ئەویش ئەوەیە بە هیچ شێوازێک شیرینی و شەربەت و شیرینیەکان مەهێنە ماڵی خۆت ئەگەر تۆ پەستانی خوێنت بەرزە. ئەگەر پەستانی خوێنت بەرزە، خۆراکی شیرینی زۆر نەیەیتە ماڵت. بۆ خۆراکی شیرینی نەی بۆ ماڵت؟ لەبەرەوەی یەکەم هۆکارە بۆ ئەوەی پەستانی خوێنت بەرز بێ، دووەم هۆکارە بۆ ئەوەی قەت پەستانی خوێنت دانەبەزی. لەبەرەوەی شەکری زۆر کەوتم شەکرە سەناعیەکان و شەکرە دەستکردەکان چیمان بۆ دروستەکەن؟ بەرگری ئەنسۆلینت بۆ بەرزەکەنەوە، کە بەرگری ئەنسۆلینت بۆ بەرزکرایەوە سۆدیۆم زۆر ئەمێنە لە لەشتەوەیە، سۆدیۆم بەرز دەرناچێ لە لەشتایە بەڕاستی. بۆیە حەجمی خوێن بەرزە زیاد دەبێت لە لەشتایە تووشی پەستانی خوێنەکەی. خاڵی یەکەم شەکری خراپەکان کە باسمان کرد، هۆکارە بۆ قەڵەوی کە قەڵەوی بوو مشکلە و بۆ دروستەکە. خاڵێکی کرد، خاڵێکی کە ئەو فرکتۆزە های فرکتۆزەیە کە من باسم کرد، ئەو شەکرە فرکتۆزە زۆرە کە من باسم کرد، نەک شەکرە طەبیعەکە کە پسپۆرانی خۆران لەگەڵیایە، ئەو های فرکتۆزە بێتە هۆکاری زیابوونی یوریک ئەسید. یوریک ئەسیدیش وا لە دەمارەکانەکە ڕق بێ، و لەگەڵیشایە خودی خۆی ئەم شەکرەیە کێشت بۆ زیاکە و کاریگەری لەسەر دەمارەکانەکە، بۆیە مەیهێنە ماڵەکە. تۆی بەڕێز ئەگەر پەستانی خوێنت بەرزە ئەمە نەخۆی، نەڵێ وەڵای یەک جارە و دوو جارە و سێ جارە، مەیکە بەرنامەی ژیانت. ئەگەرە تەوێت تووشی بزەعەفات نەبی لەبەر خاتری خۆت و لەبەر خاتری عایلەکەت بەڕاستی. باشە بەڕێزان، ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەو کەسانەی کە پەستانی خوێنیان بەرزە، تکامان وایە بە هیچ شێوازێک گۆشتەکان، گۆشتە پرۆسێس کراوەکان نەهێنن ماڵیان، مەیخۆن گۆشتە پرۆسێس کراوەکان. باشە؟ گۆشتە پرۆسێس کراوەکان مەهێنە ماڵت و مەیخۆ. و لەگەڵیشیایە خاڵێکی تر، ئەو گۆشت هەر گۆشت واتە چەوریەکان کە چەوری تێری پێڵێن، چەورێ تێرەکانی زیادە ڕەوی تیان نەکەی. نەڵێ وەڵا بە کەیفی خۆم دووگو بەزوو ئەمانە ئەخۆم و زەختشم هەبێ. کاکە ناکرێ، علم و زانست پێمانەڵێن نابێ. تۆ ئەگەر زەختت بەرز بێ نابێ، ئەگەر خۆراکەکە خۆراکێکی طەبیعیش بێ، خۆراکێکی هاوسەنگ بێ، خۆراکێکی تەواو بێ، نابێت چەوریەکانت زۆر بخۆی، چەوری زۆر بخۆی. چەورێت تێرەکان، چەورێت تێرەکان لە شیر و ماستەمەنیەکانە هەیە، چەورێت تێرەکان لە گۆشتەمەنیەکانە هەیە. ئەبێ لە دە لە سەتی کۆی وزەکەی چەوریەکانت کەمتر بێ.
تا ئەگە 100 غرام بۆیە ئەمە ئەبێت چکە بێتە هۆکاری زابوونی زەخت بەڕاستی لەبەر چی لەبەر ئەوەی LDLت بۆ بەرزەکاتەوە بەڕێزان خۆشەویستان واللهی قسەی من نییە بەبیللا قسەی دکتۆر محەممەد جەباری نییە محەممەد جەباری نییە مە قسەی زانست و علمە ئەم چەوریانە کە زیادە ڕەوی تێەکەی ئەگەر فرۆپرۆسس کراوەکان بێ ئەگەر چەوریە تەبیعەکانیش بێتە هۆکاری زیابوونی LDLیش کە زیاد بوو زۆر لە دەمارەکانە ئەنیشێ لەگەڵ هەوکردنایە تووشی چی دووەکە تووشی پەستانی خوێنت بووەکە باشە بەڕێزان و لەگەڵی شایوەکووتم مقاومە و بەرگری دەمارەکانت بۆ زیاکە تووشی پەستانی خوێنتەکە ئەوە خاڵی دووەم واتە خاڵی یەکەم شەکرە دەستکردەکان هەر کەسێک پەستانی خوێنی هەیە و هەر کەسێک نیەتی ئەوێت تووشی نەخۆشی زیابوونی پەستانی خوێن نەکە ئەبێ شەکرە دەستکاری کراوەکان نەخوا شەکرە سناعەکان نەخوا فرکتۆزێکی زۆر نەخوا ئەو فرکتۆزەی کە لە ناو گەنمەشامی هەیە بۆ خۆراک دروستەکە نەیخۆی دووەم چەوریەکان فرۆپرۆسس کراوەکان نەهێنیتە ماڵت خاڵی سێهەم ئەو چەوریانەی کە تەبیعین و خوای گەورە بە بەرەکەت ناوی ناوە کە چەوریە تێرەکانە زیادە ڕەویتیان نەکەی لەگەڵی تریش خاڵێکی تر کەم خواردنی خوێ واللهی ئەمە قسەی من نییە قسەی علم و زانست و کتێب و دەستگا خۆراکیەکان و دەستگا پزیشکیەکانە خاڵی ئەخیر کەمبوونەوەی کەم خواردنی خوێ تۆ لە ڕۆژێکا پێویستت بە 6 غرامە هەر کەسێک کە پەستانی خوێنی هەیە زیابوونی پەستانی خوێن هەیە ئەبێ 5 غرام بخوا واتە ئەبێت 2000 غرام نەک 2500 ملیغرام سۆدیۆم ئەبێ بیکاتە 2000 یعنی چی؟ یعنی ئەو ترشیادەی کە ئەهێنیتە ماڵەکەی 4 دەنکە خەیاری بچووک کە 100 غرامەکە 1500 ملیگرام سۆدیۆمی تایە نابێ بێنیتە ماڵت بەڕاستی ئەبێ ترشیات کەم بخۆی بەڕاستی خاڵێکی کە لە خاڵەکان کە بابەتەکەی چییە؟ خوێ لە نانەکەیشت ئەبێ کەم خوێ بێ ئابەم شێوازەیە بەڕێزان هەر کەسێک پەستانی خوێنی هەیە بەڕاستی کۆنتترۆڵی پەستانی خوێنەکەیەکە باشە بەڕێزان من لێرەیە بۆ ئێوەی بەڕێز بۆ ئەوەی کورتەیەک لەسەر بابەتەکە ئەوەم بۆ ڕوونکردنەوە کە یەکەم پەستانی خوێن چۆن دروستە بێ دووەم کە یەکێک پەستانی خوێن هەی بێ ئەگەر پەستانی زیابوونی پەستانی خوێن بێ چی بخوا باشە چی خۆراکێک ئەو خۆراکانەی کە ئێمە باسمان کرد بۆچی پەستانی خوێندا بەزێنن هەموویم باس کرد بۆتان وە لەگەڵی شایە چی نەخۆن ئەمانم هەموو بەوە بەڕێز باس کرد ئینشاءڵڵا هیوادارم توانە بێتم بە تەواوەتی ئەم بابەتەم بۆ ئێوەی بەڕێز ڕوون کردی بێتەوە لەبەرەوەی بەڕاستی ڕێژەی زیابوونی پەستانی خوێن بەڕاستی لە ناو کۆمەلگای ئێمە زێکجار زۆرە و زیابوونی پەستانی خوێن یەکێک لە هۆکارەکانی ڕێژەی جەڵدەی خوێنە زیابوونی مردنە و لەگەڵی شایە جەڵدەی دڵ و جەڵدەی دەماغە بەڕاستی هیوادارم توانی بێتم ڕوونی کەم و ئینشاءڵڵا باوڕینەوە بەلای بەڕێزان ئینشاءڵڵا لە خزمەت ئێوە بەڕێزانی فەرمووی سلام علیکم السلام لەما دوازم تەواو بوو یەک توزبا لەگەڵ لە خزمەتام دکتۆریە باشی کرد ئەمە سوپە قاچەکەمان کە کرێم پێڵن کرێم بە قاچکاوە ئەو کرێمە ئەمە شیر و قاچکە لەگەڵ ئۆریگانۆیە ئاڵاتی ڕەشە و ئەتوانی کرێم تەبخیشی لێ بکەیت خەست و جوانێک کاتەوە هەوتم بە بەرنامەکە ئامادە بێت ئەمە ئەوەمان ئامادەیە ئەمەش برنجەکە و چکن کرێمە ئەوە پێوتێت چکن کرێم ئەوێ هەر بەو شێوازی بە سپی شەکرێت بەزم چکە برنجەکان سپی بوو حەزم کردەوە بەڵە سەنگە چکن کرێمە چییە کاڵی چکن کرێم بۆ ڕێزان ئەو چکن کرێمە
بە چەندین شێواز هەیە لە ڕەنگە ئەتوانی بەدڵی خۆت ڕەنگەکان گۆڕی سپی بێ زەرد بێت زعفران بێت پاپریکا بێ ئەوە ناتوانانی بیکە ئەمە سەنگی مریشکەکرێت بە بەهاراتەکان بە بەهاراتەکرێت بە شیرەکرێت بە پەنیرەکرێت پەنیری پوکەکرێت بە خاما ئەکرێت من تەنها کرێم تەبغ و شیرم بەکارهێناوەتیایە و تامێکی زۆر خۆشی دکتۆرەوە بە تایبەت دەگەڵ برنجی سپیە برنجەکەش هەروە زریشتێم تێکەڵ کردوتم با تۆزە جوان بیرا زەڵاتەکانی خابشێمە ئامادەی کردووە دادشەیمە فەرموو بۆمان بەسەر حەزێکی لەسەر ئەمە جار بڕێن ئەمە چۆن ئاودی بکەم باشە منەوە 20 دقە لەوێ خۆمی لا کرد بەڵێ هیچ تێگەیشتی ئاچۆر ئێستا جەرجیت باش یا باش نییە شازە ئەی سپێناخ ئەوە زۆر باشە سپێناخێکە بۆ کردین جارێ بەڵێ بەڵێ سپێناخ بە برنج کردم بە سوپ کردم تەواو باشی لێ نانە من باش کایوانێکی باش ئەی زانیت شتی و کاڵێک بۆچی گرنگە شتی کاڵێک هەر بۆ خواردن زۆر مهمە بەس بۆ خواردن شێف بۆ پەستانی خوێنەکە بەڵێ زۆر باش لەبەرەوەی پۆتاسیۆمیان زۆرە کالیسیۆمیان زۆرە جگە لەوە کالیسیۆم و پۆتاسیۆم ئەمە و لەگەڵی شایە نایتریتیان زۆرە ئەو خۆراکانە نایتریت دکتۆر تۆ زۆر بە خۆشیاوارێکی بۆ خەڵکە تێگەینەڵێ ڕجات بۆ تێراکە ئەمیێ بەخوا دڵم لایەن ئەوە دڵسۆزی خۆ نیشان دەست خۆخوا گەدارە هیچ شتێکی تیان نییە بەرنامە بۆیە بەسەوە بینەرانی بەڕێز بە تەواوەتی مەسیجەکەیان پێ بگەین ئینشاءڵڵا چکە زانم ینی ڕێژەی پستانی خوێن زیابوونی پستانی خوێن زۆر زۆرە بەڕاستی لە کۆمەلگان ئینشاءڵڵا هیوادارم استفادەیان لێ کردبێ ئەوانە بەڵام لە بیرمان نەچێ وەرزشەکەیش گرنگە باری دەرونیش گرنگە و لەگەڵی شایە خەوێکی تەندروستە هەموو جارێ ئەوزان دکتۆر محەممەدیش باسیەوەی داچێمە بۆمان باسکە خڕستێک ئەویان بۆ باسکە لەوێ زەڵاتی یەکەممان وتمانمیوە بوو چلێک لەگەڵ بلوبێری باشە زەڵاتی ئەومان معکەرۆنی بوو ئەم شێوازە لە معکەرۆنی خەتێلی پێڵێن لەگەڵ تەماتە لەگەڵ خەیار لەگەڵ زەیتونی ڕەش لەگەڵ ئەم جۆرە پەنیرە دەستچاو خۆش بێ ئەزێتی کێشە بۆ سۆسەکەی ئاولیمۆی فرێش لەگەڵ خوێ لەگەڵ معدەنووس و ئافو کەرەوەز و نانە بەس من لەبەر بەرنامەکە نەمتوانێت خۆی ئەو بێ لە میکسەر هەر بۆ خۆی بۆ سۆس دروستەکرێ سۆسێکی سەوزی لێ دروست ینی پێگێت بەڵام لەبەر بەرنامەکە و جەناب قسە دەکرد لەبەری سەڵتێکی نامە دروست نەکە لەبەر ئەوە ئەومان لێ نەکردو ئینشەڵڵا دوای ئەو بۆ دروستەکەن ئەوە زەڵاتی یەکەم زەڵاتی دوومان وتمان زەڵاتی شلێک لەگەڵ بلوبێری پێکاتی سەرەکی شلک بوو کاهومان بەکارێنە لەگەڵ کەمێک تەراتیزە ئەگەر تەراتیزە نەبێت ئەتوانی جەرجیر بەکاربێنی زۆر سپاس دەکەم لەگەڵ ئەڤۆگادۆ لەگەڵ پرتەقاڵ سێوی سوور شلێک لەگەڵ بلوبێری ئەو پێکاتەی کە من باسم کرد بۆ پستانی خوێندا بەزانی پستانی هیچی بەکارێنی جەرجیر و بڵێ زەڵاتە زۆر بەکارێت زۆر بەکارێت بەڕێزان ئێماڵین سەوزە و میوە بخۆن و لە داژدایتەکەی بۆ پستانی خوێنوتمان گرنگە کە لە 130 پرۆگرام با بڵین قاپەکەەوە بێ سەوزەیە سەوزەوانە بێ بۆ لەبەرەوەی بەم شێوازێ لەبەرەوەی ئەو پێکاتانەی تایە بەڕاستی ئەی دادشەیمە ئەوەی دووەمتە چییە؟ ئەمەی ئەوە زەڵاتی وتمان شلێکە لەگەڵ بلوبێری ئەوە زەڵاتی دوم بۆ سۆسەکەی خودی خۆی بلوبێری لەبەرەوەی ڤیتامین سی تایە لەبەرەوەی پۆتاسیۆمی تایە لەگەڵی شایە ئەو دژەوەکسانەی کە لە بلوبێری ئۆمانەیە بەڕاستی نیعمەتن زۆر نیعمەتێکی گەورەیە ئەو کەسانەی بەتایبەتەوەی کە پستانی خوێنیان هەیە بەس من پێم باشە خوێی پێوە نەکەنەوەی پستانی خوێنیان هەیە زیابوونی خوێشە خۆشەویستان ئەو خاڵم باس نەکرد خوێ مەکەنە زەڵاتەوە ئەگەر تۆ زیابوونی پستانی خوێنتێ خوێ مەکە بخە ناو ماستاوەکەوە مەی خەناو ماستاوە خوێ مەخە زەڵاتەکەەوە چونکە وەکو وتم تۆ خوێکە و ئەبێ لە کەسێکی ئاسایی کەمتر بێ کەسێکی ئاسایی کە 2500 میلیگرام سۆدیۆم وەرەگرێ کەسێکی ئاسایی کە 2500 میلیگرام سۆدیۆمەکە یەکسانە بە 6 کەوچکچا خوێ لە ڕۆژیەکە بۆیە تۆ ئەبێ لەو کەمتر بخۆاتە نابێ بگەیتە 5 کەوچک چا بەڕاستی بۆیە وتمان خوێ لە ناو دانەوە لە ناو نانەکە تا ئەبێ کەم بێ خوێ نەخەیتە سەر زەڵاتەکە نابێت ترشات بخۆی نابێ ترشات زۆر کەم بخۆ بەڕاستی و لەگەڵی شایە
چەرەساتی سوێریش نەخۆی وە زەڵاتەکەیش ئەخیر جات بۆ ئەوەی نیعمەتی ئیسفادەی نیعمەتی زەڵاتەکە بکەی ئەبێ خوێ نەخەیتە زەر زەڵاتەکە ئاساییە جگە لە خوێ خوي کەمێکش بێ مشکل ملاحظەیەک لەسەر ئەو زەڵاتی میوە هەنێگەیە تەماتی تێکەڵەکات و تەماتی تێکەڵ مەکە پێویست ناکە تۆ زەڵاتی میوە کرد ئەوێ ئەو شتانەی لێلا بێت تەمات و خەیار و شانە بەس تەنها میوە بەکاربێنەوە لەگەڵ میوەکایەک دانیان هەڵبژێرە سۆسێکی لێ دروستکە ئەیتر ئەو پێویست ناکە تۆ لەگەڵ تۆ زەیتی زەیتون پێویست ناکە خوێ ئەو شتانی بۆ بەکاربێنی ئەسم هەر سۆسەکە لەو بەرە هەر بەشیکەکە سۆسێکم بۆ دروست کردووە لەگەڵ ئای پرتەقاڵەکە بۆ زەڵاتشمان هەر دروست کرد پێشی بەرنامەکە مۆزم بەکارێنە لەگەڵ نوعە ترێ لەگەڵ کرمەتینە و لەگەڵ با بڵێن گێزەر تۆزێ زێتی زیتون بەکارێنەوە دەستان خۆش بێ دەست خۆش خۆشەویستان و عزیزان ئێمە لێرەیە لە دوای ئەو هەموو زانیاریان بەیەوەی بەڕێز هیوادارین ئینشاءڵڵا توانی وێتمان هەم خۆراکێکی هاوسەنگمان بۆ ئێوە دروست کردبێ و هەم زانیارەکەمان بە ئێوەی بەڕێز بگەیە ئامانجمان خوا ئاگای لە دڵەکانە کە ئێوەی بەڕێزە باشە بۆ ئەوەی ڕۆڵێکمان هەبێ بۆ گواستنەوەی ئەم زانیاریانە وەکو زەکاتێک بۆ ئێوەی بەڕێز ئینشاءڵڵا و لە دواییە تووشی یەکەم زیابوونی پەستانی خوێن نەبن و ئەگەر یەکێک پەستانی خوێن هەیە لە ماڵەکەیە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە ئینشاءڵڵا پشتیوان بەخوا سەختەکەی کۆنتترۆڵە بێ بەرنامەیەشکە ئینشاءڵڵا لەگەڵ ئێوەی بەڕێزابین و سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵا و خواتان لەگەڵ. بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش کرا. برنج و ڕۆنی قو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنی قو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بەتام و بۆن خۆشە. ڕۆنی قو لە 100% سروشتی و بێکۆلسترۆڵە، ڕەنگ زەرد و جوانە. لەگەڵ برنج و ڕۆنی قو هەمیشە خوانەکەت ڕازاوەیە. بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قو بەکاربێنە. برنج و ڕۆنی قو تامێک بۆ هەمیشە. ڕەمەزان تەنها سفرە ڕازاندنەوە نییە، بەڵکو زیندووکردنەوەی خۆشەویستیە لە دڵماندا. لە چاوەڕوانی بانگ و بۆنی بەربانگدا خەندەی خێزان شتێکە بە هەموو دنیا ناگۆڕدرێتەوە. بۆ ئەوەی ئەم ساتانە شیرینتر بن، جیکۆر لەگەڵتانە بۆ کوالیتیەی کە هەمیشە جێی متمانەیە، وەک تامێک کە خۆشیەکانی ڕەمەزان مانادارتر دەکات. ڕەمەزانتان پیرۆز بێت. بەهاراتی ئاغا بۆ هەموو جۆرە بەهاراتێک، تام و بۆن و ڕەنگ و بابەتی وشکە و عەتاری لە بەهاراتی ئاغا دەست دەکەوێت. خاوەنی عومەر کەریم ئاغا. بەهاراتی ئاغا گەیاندنی هەیە بۆ هەموو شارەکانی عێراق. ناونیشانی بەهاراتی ئاغا سلێمانی ناوبازار نزیک بەلەدیە کۆنەکە، تەنیشت خەنەفرۆشەکان. بەهاراتی ئاغا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازار بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوو دڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زەیتی زەیتون بە ئاڵتونە سەوزە دەگمەنەکەی جیهان ناسراوە. زەیتی زەیتونی یونس لە 100% سروشتیە و بەڕێگای سارد گوشراوە، بۆ هەموو خواردنێکی سارد و گەرم بەکار دێت. تەندروستە بۆ کۆئەندامی هەرس، سوود بە تەندروستی جگەر و خوێنبەرەکانی دڵ دەگەێنێت، بەرگری جەستە بەهێز دەکات، ئەگەری توش بوون بە خانە شێرپەنجەیەکان کەم دەکاتەوە، کۆلێسترۆڵی خوێن کەم دەکاتەوە. ئێستا زەیتی زەیتونی یونس
یونس لە مارکێتەکان بەردەستە و گەیاندن هەیە بۆ هەموو عێراق. ناونیشانی زەیتی زەیتونی یونس قەڵاتزێ نزیک بازاڕی ئاسوودە. تۆ چ دۆشاوێک بەکارەهێنی؟ من دۆشای خۆماڵی بەکارێنم. من زۆر دەمێت کە دۆشاوی تەبیعەت بەکارەهێنم و بەڕاستیش زۆر لێ ڕازیم. دۆشاوی خۆماڵی نرخەکەی زۆر گرانە، بەڵام تەندروسترە و مادی پارێزەریشی تێدا نییە. بەڵام من زۆر بەدووادا چۆنم کردەوە بەرهمێنانی دۆشاوی تەبیعەت بە شێوەیەکی تەندروست بە چەندین قۆناغ و کوالەتی کۆنتڕۆڵات تێپەڕێت و مادی پارێزەریشی تێدا بەکار ناهێنرێت. تەماتەکانیش لە شوێنێکی متمانە پێکراوە کڕن. لە هەمووی گرنگتر لۆگۆی ڕێگەپێدانەکەشی لەسرە. ئیتر پێویستە کاتێکی تر بڵێم لەسەر تام و ڕنگ و کوالەتیەکەی. دۆشاوی خۆماڵی تەنانەت ئەگەر زۆر پاک و خاوێنیش بێت وەکو دۆشاوی تەبیعەت بە کوالەتی کۆنتڕۆڵدا تێپەڕ ناکات. بەرهەمهێنانی دۆشاوی تەبیعەت بە چەندین قۆناغدا تێدەپەڕێت و لەژێر چاودێری وردایە بۆ ئەوەی بەرهەمێکی تەواو سروشتی و بە بێبوونی مادەی پارێزەر و بە تام و ڕەنگێکی جوان بگات بەدەستی بەکارهێنەرانی. بەرهەمەکانی تەبیعەت لە بەرنەبوونی مادەی پارێزەر سروشتی بوونەکەی لە دەست نەداوە. بۆ ئەوەی زەڵاتەیەکی بەتام و تەندروست خۆی سرکەی سێوی سەوزی کارگەی بەهار بەکاربێنە. سرکەی خۆماڵی مێژوویەکی درێژی هەیە کە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. سرکە بۆ چەندین مەبەست بەکار هاتووە. ئێمە لە کارگەی بەهار ئەم میراتە بە شانازیەوە دەپارێزی. لە کارگەی بەهار باشترین میوەکانی کوردستان بەکاردەهێنین بۆ بەرهەمهێنانی سرکە لە ڕێگەی کەرەسەی پێشکەوت و ستافی بتوانەوە. کۆنتڕۆڵکردنی کوالەتی لایەنێکی گرنگی کارەکانمانە. سرکەی بەهار پێش چوونە بازار شیکاری پێویستی بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لەوەی لەگەڵ ستاندەردە بەرزەکانماندا دەگونجێت. ئێمە شانازی بە هەموو شوشەیەک و دەکەین کە بەرهەمی دەهێنین. سوپاس بۆ ئێوەش کە بەکارهێنەری بەرهەمەکانمانن. کارگەی بەهار، سروشتی، خۆماڵی، تەندروست. بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش کرا.